ئەمانە بەشێکن لە جوتیارانی گوندەکانی ناوچەی شوان نیگەرانن لە مامەڵەی بازگەی سەقزی سوپای عراقی کە ڕێگە نادات بەرهەمەکانیان ببەنە سایلۆی کەرکووک. ئەوان وەکو خۆیان دەڵێن بربەستی زۆریان بۆ دروست دەکرێت لە کاتی هێنانی گەنم و بەروبوومە کشت و کاڵەکانیان بۆ سایلۆی کەرکووک. کێشەمانوێت لە سایلۆ دوو ڕۆژ سایلۆی ئەو دوو وەز بەمان تاخیر کاکە ئێدوە من فەلاحێکی ممەیزم هەموو مەرکەزی ئەزانیە من کاکە خوتەم نییە من خوتەم نیە خارجی نووسیان ناوم نهاتوەتەوە من گوناحم چییە ئیسە بە من هەڵێ تۆ بە ساری پێنجتەنی بێنە فەرموو من 51 تەنم تۆ کردووە 400 تەن گەنمە بە پێنجتەنیە گاتە شار بەمێن ئەگەر مەقسەدیان گەنم وڵاتەکان دیکەیە وڵاتەکان دیکە حدودیان لێرەوە دوورە بۆ ئیلا ئەم سەیتەرەی سەقزی ئێوە نییە ئایا ئەمە سەیتەرەی نییە حدود نییە حکومەت نییە شورتەی حدود نییە دوایەوە ئەم سەیتەرێ بۆ ئاید عەسکەریە ئەمە ئەم وڵاتە ئەمە ناوخۆیە ئەبێ ئاید وەزارەی داخلی و ئاید شورتە بێ ئێمە ئەم ڕزقەمان نایلن بێنن بازگەکان نایلن یعنی زراعە لەسەرێتی لەگەڵ جەیشە ئینتیفاقی بکات تەنسیقی بکە ئەو گەنمەی کە تازەیە و ئەو گەنمەی هی فەلاحە باڕێی بۆ بکرێتەوە کاکە گەنمی من ئەگەر ڕێی نەکرێتەوە 10-15 ڕۆژی کە دنیا گەرمە بێ ئەسپێ لێدا ئەو کاتەکە بیبم بۆ سایلۆش ڕەفزە بێتەوە خەسارەمەندە بم قوتی ماڵ و مناڵمە 2 ساڵە خەریکیم. دروستکردنی بربەست و ڕێگری سوپای عراق لە ڕۆشتی گەنمی جوتیاران بۆ کەرکووک بەڕێوەبەری کشتتوکاڵی هێناوەتە لای جوتیاران. زوهێر عەلی بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک بەڵێنی چارەسەری گرفتەکەی بە جوتیاراندا. ئێمە ڕێژەیەکی زۆر لە گەنممان هەیە وەکو یەکەم بەش نزیکەی 50 ئۆتۆمبیل گەنم لەو جوتیارانە وەردەگرین و هەماهەنگیمان لەگەڵ فەوجی ناوچەکە و فەرماندەی ئۆپەراسیۆنەکان بۆ ئاسانکاری لە هاتنی ئەو ئۆتۆمبیلانە کردووە کە گەنمیان پێیە بە پێی نووسراوی پشتگیری لەبەر ئەوەی ناوچەی شوان و قەرەهەنجیر سەر بە هەرێمی کوردستان و دەکەونە دەرەوەی پارێزگای کەرکووک پێویستیان بە نووسراوی فەرمی بۆ پەڕینەوەی ئەو ڕێژەیە لە گەنم هەیە چونکە بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران قەدەغەیە گەنم لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی دیکە بڕوات و وەرگرتنی گەنم تەنیا لە خودی پارێزگاکان خۆیاندا دەبن. سەرباری ئەوەی ئەو زەویانەی ناوچەی شوان و گوندەکانی دەوروبەری بەهۆی یەکلایی نەکردنەوەی خاوەندارەتی زەویەکانیان لە چوارچێوەی پلانی حکوومەت دانیە بۆ وەرگرتنی گەنمەکانیان بەڵام بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عراق حکوومەتە و بەروبوومانەش وەردەگرێت هەر بۆیە لەو چوارچێوەیەدا جوتیاران داوا دەکەن کار ئاسانی زیاتریان بۆ بکرێت و سوپای عێراق ڕێگری لە گواستنەوەی گەنمەکانیان بۆ سایلۆی کەرکووک نەکات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.